دویشەممە بریتانیا دەچێتە نێو چوارەمین حوتوو کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بڕیاری داخستنی شوێنەکانی وڵاتی داوە. لە دەمێکدا کار و پیشە گرفتی هەیە ڕێگایەک بۆ بربەستەکانی کۆمەڵایەتی بدۆزێتەوە کە گرفتی لە بەردەم ئابووری ئەو وڵاتە ساز کردووە. بە پێی ڕاوەرگرتنی مانگانەی ناوەند بۆ لێکۆڵینەوەکانی ئابووری و پێشەسازی ڕێژەی بەکارهێنانی بەرهەمەکان لەوە تا ساڵی 2012 زانیەوە گەیوەتە پلەی هەرەنزمی خۆی. لە دەمێکدا زۆرینە پێیان وایە ئابووری وڵات بەرەو بێبازاڕی یان سستی ئابووری دەچێ، ئەویش لەبەرەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە جیهاندا بڵاوبێتەوە. ئەو ئامارە بە گوێرەی ڕاوەرگرتنی ڕۆژانەی سەر ئینتەرنێت لە مانگی 4 ئەم ساڵدایە کە نیشانەی نشستی زۆری ئابووری لە ئاکامی ڕاوەرگرتنەکانی تریشە کە سەبارەت بە پێشەسازی و پێداویستەکانی خانەوادە کراوە. ڕاوەرگرتنێکی دیکەی مانگی ڕابردوو کە لە ئاڵمان بەڕێوەچوو نیشان دەدات کە ورەی خەڵک بۆ کڕینی شتومەکەکان لەوە تا مانگی 2 ساڵی 2009 زاینیەوە هەتا ڕادەیەکی زۆر لاواز بووە. لە هەمان کاتدا حکوومەتی چین گوتی کە ئەو وڵاتە پرسیاری هەن وەڵام بدرێنەوە کە زانیاری سەبارەت بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنایە و خەڵکی لێ ئاگادار کردەوە. بەڵام نەیهێویست لەسەر ئەم راپۆرتە لێدوان بدات کە لێژنەیەکی کۆکردنەوەی زانیاری نێوێنی ئەمریکا تاوانی دەخاتە سەر کە لەم بارەیەوە پەردەپۆشی کردووە.